سلام علیکم هاوڕێیانی خۆشەویستی، هیوادارم باش بن. دوای ماوەیەکی زۆر گەڕاینەوە ناو شاخ و سروشت و دارە بەردوانە بێت لە پاسی سوارەگە. ئینشەڵڵا دوای ڕەمەزان دەگەڕینەوە ناو پاسی سوارەگەش. گەشتی ئەمڕۆمان گەشتەیەکی شاخ ڕەویە شاخەوانیە بۆ قەڵای جوڵوندی لە چەمی ڕەزان. ئینشەڵڵا کە گەشتی نەشوونی مەبەست ڤیدیۆی تایبەتمانە بێ. پیشان بەخوای گەورە دیمەنی جوانتان بۆ گوازوانە. تەبەن گەشتی ئەمڕۆشمانە لەگەڵ گروپی شاخەوانی ڕاپەڕینە. هیوادارم توانن دیمەنێکی جوان بۆ ئێوە گوازمانێ دەستپێکی گەشت و زان وردووە دەستمان کردووە بە ڕۆشتن. ماشەڵڵا دەنگی هاژەی ئاو و تەیر و تویر لە کاتی ڕێڕۆشتنە زۆر خۆشە. خۆزگای ئێوەش جارجار بەهاتە ناو سروشتە بۆ ئەوەی چێشتان ببینێ. تصوير قاعد قبل يجي ما اقوى هار يعني فيديو دسي بيك دواني عمل الدرسان كي عندنا ولينا اشياء كلينا راكات ودو باصان كي كاباهين علامة دوايوتي شغلتك وباوش بيته ترى دي خنا اللي هو باوش بيته بيسمع بيجي بيش خدوري جاي زعما شوي بينا دوري على هو خوش كبيتي ماشي ناوم باراني داخل زور بي خوان دوام فانا فروان 15 والله قدر بعض اصلا انا ما تيرانه بي هذه ماما كوش كم في بوسه كوش كتير كورهاش قاوي داره هويتي انا بتاميني ڕێزان حالیان خەڵکی قاوا خواردن و چا خواردن شتانە بەس بەجددی منم جاران یەک شتم لەگەڵ خۆمانەیەنە لەبەرەوەی تازە دەستم پێ کردوێتەوەنی پێم خۆش نەبوو کە هەنەشت هەیە لەگەڵ خۆما بێنم و مەجالێکەشم کەم بوو. هیوادارم قەڵای جوڵەندی شایستەی ئەم ڕێگە دوورودژە ئەو ڕێگە دوور و درێژە بێ کە بڕیمانە لەگەڵما بێنەوە هاڕێنی خۆشەویست. هیوادارم قەڵای جوڵەندی شایستەی ئەم ڕێگە دوورودژە ئەو ڕێگە دوور و درێژە بێ کە بڕیمانە لەگەڵما بێنەوە هاڕێنی خۆشەویست. ايوه تماما باكل الحين انا اكون كل اثر وي برزي وي برزي لكن كنت اخوارج فيه وي اما بيوزك لاراي كيف شنو لا ليه سخت
سخت وطخت تاكو علي راسك ما شاء الله ما شاء الله لك يا إخوة. هر بدم خوشا عفوا كبو بري وانصايا والله هاور يعني خوش بيست ذاتي ما صار مقلا انا زارك مقدرنا به بستوكان سقيتر لبيل لقلنا بينه ان شاء الله تاكو تاي فيديو ئەمڕۆ ڕێگەی یانزەی سێی 2023 ڕۆژی شەماکە زۆر خۆشحاڵین بە ئەو خۆشەویستانەی ئەو شاخەوانە بە ڕێزانەی کە لە کەرکووکەوە لەگەڵمانە هاتن دەستخۆشیان لێکن یاخوا بەخێر بێنەوە سەر خۆشحاڵین ئیتر ئینشاڵڵا ئەوە خەڵاکەیە و کەمێکی تر ئەگەینە لای خەڵاکە ئەوە سەرەتای خەڵاکەیە دەست پێکات بەداخەوە خەڵاکانی کوردستان والله خۆشەویستانەوەش جەنابی مەحەمەد نەسڕەدین ڕێبەری گەشت زانیاری لەسەر ڕێڕەوی قەڵاکە و شوێنەوارەکەی دەدات ئەوە لەگەڵمانە بێنێ ئینشاڵڵا تا کۆتایی گەشت. والله هاوڕانی خۆشەویست ئەوە نەمانەماوە تا بگەینە ناو قەڵای جوڵۆندەی ئینشاڵڵا کە گەشتینەوە ڤیدیۆی تایبەتمانە بێ. هاورانی خۆشەویست طبعا ئەم شوێنی کە ئێمە سەری لێرین مێژوویە هەرچەند خۆم وەکو قەنەعاتی خۆم تۆزێ لەگەڵ بەرواری مێژووشتانەیە کێشەم هەیە جاوکو باسەکە نامە مێژووی ئەگەرێتەوە بۆ 6,000 ساڵە لەمە پێشۆم شتانە بەهەرحاڵ ئێمە ناچمە سەر تەپازێم شتانە بەڵام ئەمە کێبین ئەمە قولێ و شوێنی نیشتەجێبوونی ئەو کەسانەی کە لێرە ماو نەتوانێت تر چەند ساڵێک پێش لەوە پێش بێ ئەوە بەلای مۆ گرنگە ئەوەیە کە گرنگە ئەمە شوێنێکی مێژوویە. ئەمە دەرگای کاتۆی دەرگا بووە هێرە تۆ بڵێ بگەمەوە سەر هاوڕێیان تخۆوە فەعلەمە دەسانەوەتێ باڕێ مردەوە هاوڕێیان زۆر سەختە بەچی نزیک بوونێتەوە هاوڕێیانی خۆشەویست بەس بە مردن یاکەمە لێ قەمانکەم بۆ تۆیەوە ئەمان لێ هاتوو بەس خۆشە هاوڕێیان 6,000 ساڵ تۆ بە حساب مێژوویەکی 6,000 ساڵی بە حساب لێرەیە هەرچەند قەنەعاتم بەو مێژووەش نییە بەڵام ئێمە بادە مێژووە ڕێزی لێگرین و نامانە هیچ شوێنێ تێکچێت و خەڵکی عەزەتی بارچەناڵن شوێنەواریان تێگاوە. ئەڵێ هاوڕێیان خۆشەویست لە کۆتایە گەیشتینە سەر قەڵای جۆندیە ناداچێت هەڵا بنزانێ قەڵای هەر نهاتم خۆ قەڵایە ئێمە چیەکی بێوە نەماوە ئەوە شتێ نەماماتەوە خۆرە مامۆستای کوا ئاستەوار شت ئاستەوار کوا کوا پنجان و قاوە شت ئەوە چیە جە خۆ لە ماڵی خۆشمان شتێکی وای تیا بوو مامۆستا یان لەشە ساق بێ بۆ خۆشی قسان ناکەین ئەو چاڵە گەورەیە سەرەڵای ئەوە کە تەبینی شوێن هەیە لەسەر شوێنەکە بەس بەجددی شوێنەکە جوانە خۆزگایە ئەم شوێنە وە خۆی بمایەتەوانێ بۆ جۆرەی لێ نهاتە. الله
شتێکی ئەوە ببینە ئەڵا تۆ لە ناو چیمەنیا چیەکەی تۆ سێ وەزعەکە هاڕیان ماشەڵڵا بکەیتە خوارە بی بەهی حەپڕن با پرۆ نەبی دوبارەکەنەوە حالیان لە چیمەنەکەی ماڵی خۆمانە لامانەوە کاک سەڵاح حالیان کاک سەڵاح تۆ دەوێتە کە بە حساب نسمەگەیەتی بە کوژۆمەتەوە ئەم جاوەرەشە حالیان لە چیمەنەکەی ماڵی خۆمانە لەمانەوە ماشەڵڵا چیمەنی سۆزی ژازانی ئەو چیە بۆ خۆ بوو بە شاخ هەی هاوارەی هاوار ماشەڵڵا بژمێکی ناسک بوو ترتیبات و فۆزا بەرتەنەوە مێژووی 6,000 ساڵ پێشێستا شوره کافیه Ama şu an ama böyle çok. Sormayın yok.
خۆشەویست لە کۆتاییدا قەڵای جۆندڵیش ئەخێنە خەرمانی شەکانمان ئەخێنە خەرمانی کارەکانمان هێوادارم توانێت بێتم دیمەنێکی جوانم بۆ یە گواست بێتوانێ پیشان بەخواری گەورە کە گەشتی نەخواری شەوانێ ئینشەڵا هەوڵێم دیمەنتان بۆ گوازمانێ هێوادارم توانی بێتم دیمەنێکی جوان بۆ گواست بێتەوە وەرە قایدی قوات قسە هینە قسێکم بۆ بکە خۆشەویست تەسویرە ئەو ساڵەکەی خۆشمانە کەوتمان سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ کاگاگرینی ژینگە دۆست ئەمڕۆ 11/3/2023 ڕۆژی شەممە لەگەڵ دوو بەژوانەکەی شاخوانی ڕاپەڕین سەردانێکی قەڵای جوهەندیمان کرد قەڵایەک بامانای وشە جوانترین شوێنی استراتیژیان هەڵبژاردووە بۆ قەڵا و ماسەوارەکانی تا حەدێک ماونەتەوە بەڕاستی جێویشی بەهاری زۆر خۆش بوو ئەم قەڵایە بە چواردەوری بە ئاو دەورە دراوە تەنها یەک ڕێڕەی وشکانی هەیە بۆ سەرکەوتن دوو بەشە قەڵای دایک و ئەمەش کەوانی تایە قەڵای کوڕێ لەشی ساغێ و لەشی تۆر ساغێ و تەمەند درێژبی هەر بژی مامۆستا هەر بژی مامۆستاجان عەجەبمان نای بەڵێ هاوڕێیانی خۆشەویست یادوارم توانی بێتم دیمەنێکی جوان بۆ ئێوە گواست بێتوانێک تا گەشتێکی دوورە وڵاتی تر بەخوای گەورەتان هەسپێرم ماڵ ئاوا دەبێت و خۆتان لەگەڵ دیمەن بەردەوام ببێت تا گەینن لە پاسەکەش کاک محەمەدیان یەک تەڵسیە ڕۆستیە پیاوگیرە بێ زەحمەت نامن بەڕەشات هێنە جوانە ئەوە لە بنەکەم بە خۆشەوە ئەمە سەعفێ زۆر كوبتر إشاعته الله كوابه درسنا وانيشتي هذا عن فاهم من شو شيء وضع أفراد هذا البناء خوش صحيح يعني ما كوبتر بس خلاص صح ياك تحية يا أخير فيديو يا فيديو واو هلا خافي سوريا ئەوڕێنی خۆشەویستە و هاوڕێمان لەگەڵ ئەڵێ ساڵی 2015 هاتم بۆ ئێرە مەم جۆرە نەبووە دەستکاری کردەوە بەڕاستی جێی خەپەتە من بەهاتما بۆ ئێرە بەم جۆرە بم دنیا خەپەتم زۆر ئەخوات چونکە لەوە ناخۆش نییە تۆ دەستکاری سروشت بکەی یعنی ئەمە چی تێچێت تۆ بۆ منە لێرە دەرگاکەی بیرروخێن تو لێ پلیکانێکی بیرروخێن تو لەوێ هەڕمی بەردێکی بیرروخێن ئەمە چی تایە بۆ تۆ ئەی هاوار بەردەکەی لە سەردانی تا سڵەکای گرێ ترەمە قسەق فێ بووە یعنی ئەمە لێ ئەمە بەرد بووە دار بووە بۆ قاڵبەکەی داردانێن و بەردەکان لەسەری بووی قەوسەکە دروستکەن تر ئەمە سەقفەکە لێرە کۆتایی هاتووە وەکو ئەو براکەم ها سێوەک ئەو قەوساوی هەموو سەقفەکان بەم بەردە دروست کردووە تێگەشتەوە یعنی لە باتی 6 داریان داناوە هەتا بۆ قسڵەکە خۆی دوای دارەکەیان لا بردووە بینن
من جارێکی تر سەرم کردوانێ بۆ قەڵای جوندی مامەستەوە قەڵاکە ناوی بوو جوڵەندی ئەگەر سەرم بیاگرەوە لێ ژیان ماخستەوە زۆر خۆش بوو زۆر هیوادارم گەشتێکی خۆشتان بەڕێکردوێ سلامت بی کاگاگرینی ژین دەگۆست با لەگەڵ